ئەگەر هەنگ نەمێنێ مرۆڤایەتی تەنها بۆ مای 4 ساڵ لەسەر زەوی بەردەوام ئەبێ بۆ هۆکارێک کە ئێمە پێشتر باسمان کردوتمان هەنگ هۆکاری یەکەمە بۆ پیتاندنی گوڵەکان و زیادبوونی بەرهەمی خۆراکی بێگومان ئەگەر بەرهەمی خۆراکی نەمێنێ مرۆڤ ناتوانێت بەردەوام بێ لە ژیان چونکە خۆراک سەرچاوی ژیانی مرۆڤەکانە کەوا بێت ئێمە پێویستە ژیانی هەنگەکان بپارێزین ئێمە چۆن ئەتوانین ژیانی هەنگ بپارێزین ئەوانەی کە بەدەستی مرۆڤە نەڕشتنی دەرمانە کیمیاییەکان کە ئەمە زەرەرێکی زۆر لە ژیانی هەنگەکان ئەیە ئەبێتە هۆی لە ناوچوونی هەنگەکان هەروەها زیادکردنی ئەو گوڵانە ئەو گوڵا سروشتیانەی کە لە سروشتا هەیە ئێمە بەدەستکرد مرۆڤەکان بۆیان زیاد بکەین هەروەها خۆمان نەبینە هۆی تێکدانی سروشتی هەنگەکان و بچین ئەو گوڵانەی کە لە کوێستانەکان یاخود لە شاخەکان هەیە بچین هەڵیان بکەنین و ببێتە هۆی کە ئەوەی کە سەرچاوی خۆراکی هەنگ نەمێنێت بۆ ئەمەش کە پێویستە ئێمە وەشیاری زیاتر بڵاوکەینەوە سەبارەت بە ژیانی هەنگ و مەترسیەکان کە چین بۆ سەر هەنگ بەتایبەت لە پرۆگرامی خوێندنە ئێمە ئەبێ مناڵەکانمان و لە سەرەتاییەوە فێریان بکەین کە چۆن هەنگ بپارێزن چۆن ژینگەش بپارێزن بۆی کە ئەم دوانە ببێتە هۆی ئەوەی کە بەردەوامی بە ژیانی مرۆڤ بدرێت